ئیسرائیل وەکو هۆڵەندا وایە بۆ هۆڵەندا ئەتوانێت 100,000 کەس لە لاهی کۆ کاتۆ لە بەرامبەر هینا بۆ لە ئیسرائیلا خەڵک کۆ نابێتەوە بەڕاستی باسەکە نایەتە سەرەوەی دیموکراسی هەر ئاوایە من قبول مەکە دیموکراسی معنای ئازادی نیە بەڵام لەگەڵ دیموکراسیە کە لە غەربا هەیە لێرە لە وڵاتەیە هەیە ئێمە ئازادی دەربڕینمان هەیە ئازادی ئەوەمان هەیە لانی کەم بڵێن ئەم شتە قبول ناکەین ئەم شتەمە لە دژی ئەمەین ئەم تەسەڕوفەی فلانە سەرۆ کردی و ئەوانە ناڕەوایە نالەبارە تاوانە جەریمەیە ئەمە لێسەر تۆ لەسەر تاسەری ئەمریکا ئەیبینی لە هەر شوێنێکا کە بە جۆرە لە جۆرەکان ئازادی دەربڕین هەیە بە هەزاران خەڵک ئەبینی لێنە سەرجادە ناڕزایی دەرەبڕن لە ئیسرائیلا کە ئەمە نابینی باسەکە لەسەرەوە نێ دیموکراسی هەر ئاوایە نەخێر ئەم سیستەمە و ئەم نیزامە لەسەر بنەمای فاشیزمێک پێک هاتەوە دروست بووە و ئەم کۆمەلگایە کە دامەزراوە لە سەرمانە من ناڵم کۆمەلگای ئیسرائیلی بێ لە بین بچەو لە ناوچێ دیارە حتمما بوو بە وڵات و دەوڵەت خۆشمان بوو ترشمان بێەوە وڵاتەوە لەوێ هەیە بەڵام ئەم کیانە و ئەمەی کە پێسە پێوترێ ئیسرائیل ئەمە شتێکەوەکو ئەپارتای دوایە چۆن ئەپارتایدی جنوبی ئەفریقا ئاڵوگۆڕی بەسەرا هاتوو ئەوانە ئەمەش لە ئیسرائیلدا بێ ئاڵوگۆڕی بەسەرابێ حتاکو ئەگەر دەوڵەتی فەڵەستینیش بەڕسمی بناسێ و دوو دەوڵەتیش هەلبێت و خەڵکی فەڵەستینیش لەو شوێنانێک کە هەن لە کەناری خۆرئا و لە غەزە و ئەمانە لەم بەڵاو موسیبەتە ڕزگاریان بێت و ئەمانە سەرنجام بە خاتری ئەو خەڵکی کە لەناو خودی ئیسرائیلژین ئەبێم دەسەڵاتی ئیسرائیلە ئاڵوگۆڕی بەسەرابێ و لەسەر بنەماشی تازە و نوێ نەک لەسەر بنەمای باشتربوونی جوو لە هەرچی بنیادەمی سەرزەوی هەیە دامبەزری و دروست بێ ئەگەر ئەم سیستەمە لەسەر ئەم بنەمایە دروست نەبووایە ئەوانە خەڵکیێکی فراوانتر و زۆرترە هاتە سەرجادە دانیشتن ناڕزاییان دەرەبڕی لە بەرامبەر ئەم قەت و ئامەیە کە بەناوێنەوە ئەکرێ ئەمە باسەکەیە سەبارەت بە مۆزوعی تریش مەسەلەن ئەوەی کە ئەمڕۆ لە دنیای ئەنجامەدرێ کارێکی کردووە ینی ئێستا ناتانیاهۆ و ئەم فاشیزمە پێی وایە کە ئەمە بە قازانجی جووەکە ینی ئەمە ئەم فاشیزمە بە جۆرێک خەڵکی وەکتۆ باس کرد تەخدیر کردووە کە واقعەتەکان نابینن دوێنێ شەو ینی شەوی ڕابردوو لە ئەمریکا کەسێک هەستاوە هەر بە دروشمی فری پەلەستاین و ئەوانە دوو کەسی هەر حاڵ سیڤیلن ینی چەکدار نەبوون و عینەک بنوانە پەلاماری داون لە کردەوەیشی توندوتیژە گیانی لێ سندونەتەوە بەرحاڵ ئەمە بوو بە سەرچاوی ئەوەی دووبارە قسە لەسەرەوە بکرێکە ئەمە ئەنتیساماتیزمە و ئەمە لە دژی جوولەکەی و لە دژی ئینەوە ئەمانە حقیقەتەکەی ئەوەیە وەزئێکە ئیسرائیل دروستی کردووە توندوتیژی و ڕقت دروست ئەکات و پێچی ئەهێنێ ئەم کەسە نە موسڵمانە نە فەڵەستینیە نا پەیوەندی هەبووە ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ ئەم جوڵانەوانەیە لە سەرنجام لەسەر تەلەڤیزۆنە بینیم هەموو خەڵکە ئاوای لێ دێ تەمەەن تەبریری بۆ نایەنەوە ئەو کارێکە کراوە کارێکە بن تەئیدی ناکەم ینی جان سندنەوە لە خەڵکانێکە سیڤین و ئەمانە کارێکە ناڕەوایە هیچ کەس نابێتە ئیدیکاوانە بەڵام ئەبێت تێی بگەین کە بۆچی وایە وە چۆن چۆنی زمینەیەک دروست بۆ ئیسرائیل دروستی کردو ئەوانە کە بەڕاستی خەڵکی جوو لە سەرتاسەری دنیاە ژیانیان کەوتوتە مەترسی زۆرترە لەوەیەوە ئەمنیتیان بۆ پارێزراو بێ تۆ سەرنجام چی لە خەڵکی غەزاکە ینی ئەم لاپەڕانە لە مێژووی ئیسرائیلە هیچ کاتێک لەبیر ناچێتەوە ئەمە نەکبە نییە نەکبە ئێمە چەند فیلمی ڕەشوستیمان لێرە و لەوێ بینیەوە ئەوەی کە لە ساڵی 1940 ڕوویدا ماوەی 2 ساڵی ڕێکە ئەم فیلمی ڕوعبە ئەم فیلمی ترس و تۆقێنەرە لەسەر هەموو تەلەڤیزیۆنەکانی دنیا بڵاوە بێتەوە چه جیلێک ئەتوانێت بێت و ئەوانە ئەم وێنانی لەبیر بچێتەوە ئەمەی کە ئێستا حکوم دەوڵەتی ئیسرائیلیکا لە غەزەیە سەرنجام ئەمنیەت و ئاسایشی خەڵکی ئیسرائیل و خەڵکی جووی خستۆتە مەترسێکی زۆر زۆر گەورەترەوە لەوەی کە پێشتر بوو و هەتا لەوەشکە لە 7 ئۆکتۆبەرا ڕوویدا ئەوانە ئەوەی لە 7 ئۆکتۆبەرا ڕوویدای فرازاتیەوەی ڕابردوو بوو و ئەو تاوانە کە کرا لەلایەن حەماسەوە ئەنجامدرا بە کوشتنی ئەو خەڵکە مەدەنیە کە تاوانێکی قێزەون و جێگای شەرمەزاری و جێگای ئیدانەکردن بوو بەڕاستی بەرەنجامی ئەو هەموو حقدوچینەیە بوو کە چەندین ساڵ کۆ بوو بۆ لە ناو خەڵکێکی گەمارۆ دراوە لە غەزە بەڵام ئەوەی کە ئێستا لە بەرامبەر مناڵانی فەڵەستینە ئەکرێ و ئەوانە چ نەوەیەکی تر لە دنیاەوە لە ناو فەڵەستینەوە لە ناو وڵاتەکانی دەوروبەری فەڵەستینە بەرهەمەهێنەوە چه حقدێک دروستەکە لە بینی ئینسانەکانە لە ڕاستیە ئەمە ینی ئەمانگەێنێ بەو نەتیجەیەی ئەم دەوڵەتەکە لە ئیسرائیلا هەیە سەرنجام ئەبێ ئاڵوگۆڕی بەسەرا بێ
و ئەمە بەڕاستی هەدەفێک لە هەدەفەکانی بەشەریەتی ئەم سەردەمەیە. ئینسانیەتی ئەم سەردەمە ناتوانێت لەگەڵ دەوڵەتی لەم بابەتەیە هەڵ بکە. ینی دەوڵەتێکی لەم بابەتە بەڕاستی پاساوەدا بە فاشیزمی تووشیا، پاساوەدا بە فاشیزمی ئیسلامی لە ئێرانە، پاساوەدا بە فاشیزمی ئیسلامی لەلایەن داعش و لەلایەن غیری داعش و ئەمانەوە. ئەمانە بنەمای ئەم توندوتیژیە پێگەێن و ئەمانە بۆیە ئاڵوگۆڕێک کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستا بکرێ بەبێ ئەوەی کە ئیسرائیل وەکو ئەم دەوڵەتە ئاڵوگۆڕی بەسەرابێ بە بڕوای من ئیمکانی نییە.